بنەرانی عزیزی گەلی کوردستان لە بەرنامەی ئەمڕۆوە سڵاوی ئێمەتان لێبێ و بانیتان باش و هەینیتان باش بێت. خۆشحاڵی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێبوونەوە میوانی ماڵەکانتان بەو هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان مەدڵی هەمولایەکتان بێت، هەمولایەکتان لە ساغ و تەندروستێکی باشتانە بێت. خۆشویستان، لا پرۆگرامی ئەمڕۆژمانە هەروەک هەمیشە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دواتر هەریەکان لە کاتی خۆیدا پێتانەڵێن و ئاماژەی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چی و تەوەرێکی سەرەکیشمان هەیە کە ڕاستەوخۆ دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری سەرەکی ئەمڕۆمان و میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەیە. ئەویش تایبەتە بە ئەنجامی تاقیکردنەوە گشتەکانی خوێندکارانی قۆناغی 12 کە شەوی ڕابردوو ئەنجامی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 بڵاوکرایەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامانیدا ناوی یەکەمەکان یا بڵێن یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاستی هەرێم بڵاوکرایەوە. لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم خوێندکاران دەکەین، نەک تەنها خوێندکارانەی کە یەکەم بوون یاخود لە ڕیزبەندێکە هەبوون، بەڵکو تەواوی خوێندکاران ئەوانش کە نمرەکانیان بەرز بە بەڵام لە ڕیزبەندەکان نەبوون و ئەوانش کە دەرچوون و توانیویانە کە قۆناغی 12 بە سەرکەوتویی تێ بپەڕێنن. تەنانەت ئەو خوێندکارانش کە خولی دووەمیان ماوە بە ئومێدی سەرکەوتن و وەرگرتنی نمرەی باش بۆیان. اینجا ئەمڕۆ لەگەڵەوەی کە باس لە ئەنجامی تاقیکردنەوەکان دەکەین و لە هەمان کاتیشدا باس لە ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی و سەرپەرشتیارەکانی پەروەردە دەکەین بۆ ئەم ساڵی خوێندن، بزانی پلان و بەرنامەیان چییە. هەڵبەتە کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو کە ساڵی خوێندنی 2021-22 جیاواز بوو لە ساڵانی ڕابردوو، ساڵێکی پڕ خوێندن بوو، ساڵێک بوو بە بێت دابڕان. ساڵانی ڕابردویان بڵێ چەند ساڵی ڕابردوو بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە خوێندن پچڕ بوو، بەڵام ئەم ساڵ کە تێپەڕی خۆشبەختانە ساڵێکی پڕ خوێندن بوو. بەڵام ئایا پلان و بەرنامەی وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکان چی دەبێت بۆ ئەم ساڵ؟ ئایا ئەو گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوودا دووبارە بۆ تۆیا بۆ ئەم ساڵیش بە هەمان شێوە دەبێت؟ یەکێک لەو گرفتانە وەرگرتنی منداڵان لە باخچەی ساوایان، وەرگرتنی منداڵ یان بڵێ خوێندکار لە قۆناغی یەکی بنەڕەتی لە لایکی ترەوە. یەکێکی تر لەو گرفتانی کە ڕوبەڕووی مامۆستایان دەبێتەوە گواستنەوەی مامۆستایانە لە دەرەوەی شار بۆ ناو شار، کە ئەمە یەکێکە لەو گرفتانەی کە ئەو مامۆستایانەی کە چەند ساڵێکی یاخودەوە تا کاتی وانەوتنەوەی خۆیان لە دەرەوەی شار ئەنجام داوە و کاتەکەیان تەواو بووە، حەقی خۆیانە کە بتوانن بگەڕێنەوە بۆ ناو شار. بەڵام ئایا میکانیزمەکە چۆن دەبێت؟ ئایا گرفتەکان لە بەردەم مامۆستایاندا چی دەبێت؟ گفتگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ مامۆستا حەوێز محەممەد کە بەڕێزیان سەرپەرشتیار یەکەمی پەروەردەی ڕۆژاوای سلێمانی. مامۆستا حەوێز، بەیانیت باش و بەخێراتی. بەیانی جەنابتان باش، بەیانی بینەران باش. سپاسی جەنابتانەکەم بۆم دیدارە. زۆر سپاس. مامۆستا، ڕاستەخۆ لە ئەنجامی بڵێ خوێندکاران یان ئەنجامی قۆناغی 12 دەست پێ بکەین، ئەنجامەکان بۆ ئەم ساڵ چۆنە بینی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو؟ ئەنجامەکان چۆن هەڵە سەنگێنی ئەو نمرانی کە هاتووە؟ زۆر جار ئەو قسێ دەکرێت کاڵێ ئەم ساڵ تاقیکردنەوەکان قورس بوون، نمرەی کەم هاتووە، یان لە تاقیکردنەوەکان ئاسان بوو، نمرەکان باش بوون. ئەم ساڵ چۆنە بینیت؟ سپاس بۆ جەنابتان. دیارە پیرۆزبایەکی زۆر لە خوێندکارە ئازیزەکانمان ئەەکەم لە کەسوکاریان و لە لیژنەی باڵای وەزارەت و لە تاک بەتاشی کارکتەرانی بواری پەروەردەکەم. سپاس بۆ خۆی گەورە ئەم ساڵ تاقیکردنەوەکان بە شێوەیەکی ئەکجار زۆر باش و سەرکەوتوو بەسەر بەڕێکرا. بەڕاستی مای شانازێ بۆ هەمومان وەکو کارکتەرانی بواری پەروەردە کە توانرا کەمترین یعنی حاڵەتی گزیکردن ببێ یاخود کەمترین دەنگۆی خراپ لە ڕووی مەسائلی تاقیکردنەوەکان ئەنجام بدرێت. دیارە هەمووی بە شێوەیەکی یەکسان باش ئەنجام ڕووی. دیارە و پلانی کە دانرا بوو بە قەنەعەتی پلانیش سەرکەوتو یەکجار باش بوو بە تۆکمەوە کاری لەسەرەکرا. چی خۆ دەزانی مەسەلەی تاقیکردنەوەکان بەڕاستی کارێکی هەم قورس و گرانە، هەم شڕ و پڕە، هەم وردەکاری زۆری دەوێت. بۆیە مەسائلی تاقیکردنەوەکان پێویستە هەموو هەمیشە گرنگی پێ بدرێت و ئەم ساڵ بە تایبەت گرنگێکی ئەکجار باشی پێدرا بوو. خۆ دەزانین لەسەر ئاستی هەرێمی کوردستان 107,000 خوێندکار بەشدار بوو، وەکو دوێنێ بەڕێز جەنابی وەزیری پەروەردە و ستافی لیژنەی باڵا ئەنجامەکانیان ڕاگەیان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی پارێزگاکان. دیارە ئیستا ئەوەی کە ئێستا ئێمە لامان چۆنەڵی
ڕوون بۆ تۆ زیاتر ئەویش ئەوەیە کە 100,000 خوێنکار بەشدار بێ لە ناو 100,052 یەکەم بە دووبارەی هەبێ بەڕاستی ئەمە من پێم وایە ئاماژی شوایە کە کاری ئەکجار باش وەکو سەرتا جەنابوتت ساڵی ڕابردووە بڵێنی ئەم ساڵکە هەتا چێتە مانجین و هەر بە ساڵی 2022 ناوبانگە ساڵەکە ساڵی پڕخوێندن بووە لەگەڵ ساڵی پڕخوێندنەکە پلانیش تۆکمەی باشدانراوە یعنی هیچ شتێکی نامۆ لە مەسائلی امتحانەکان بە شێوەیەکی یەکجار بەربڵاو نەبووە ئەمە هەمووی ئاماژەی سەرکەوتنی پرۆسەکەیە بۆیە دووبارە دەستخۆشی لە مامۆسایانی بەڕێز و پیرۆزبایی بۆ خوێنکاران و دەستخۆشیش لە لیژنەی باڵا و ستافی وزارەتەکەین بۆ ئەم پلانە تۆکمۆ باشە دیارە ئەگەر بینە سەر ئاماژەی شتر سیر بکەین ئێمە یەکەمەکان ئەگەر هەر باسی یەکەمەکان کە مسن بەس پلی یەکەم نۆ یەکەم لە هەر چوار بەشەکە بەدەست هاتووە ئەمانە ئەگەر سەیری بکەی بە شێوەیەکی چۆنەڵی ئاسۆیی حسابکەی لە بەشی پیشەی وەرگری بەعفم کە بەشی زانستی وەرگری سێ یەکەم هەیە دابش بۆ بەسەر پارێزگای هەولێر و سلێمانی یەکەمێک لە هەولێر دوو یەکەم لە سلێمانی بێ سەروێژەی یەکەمەکە لە هەولێرە و دووەم و سێمەکان لە سلێمانی بیتە سەر ئاسی پیشەی چوار یەکەم هەبوو دوو لە هەولێر و دوو لە سلێمانی لە بەڵێ هاوسەنجەکەواتە ئەمە ئەومان بەدەرەخا مەسائلی خوێندن ئەفم کە بەشی ئیسلامی لە گەرمیان ئەمە وامان بۆ دەرەخا کە پەرتوکەکانی خوێندن کە شێوازی پلانی خوێندن کە ناوەندەکانی خوێندنی ئێمە کە مامەسایانی خوێندنی ئێمە بەو سیستەمەی کە سیستەمێکی یەکسانی کارەکە من پێم وایە ئەمە شتێکی ئاماژیش باشمان بۆ دەرەخە ئاماژەیەکی ترمان بۆ دەرەخە کە من لێرەوە وێڕایی دەستخۆشی و سپاس گوزاریم بۆی تاک بە تاچی ئەو خوێنکارە عزیزانەی کە بەشداری خوێندن بوون و اینجا وەکو جەنابەت گوتێت ئەوەی پلە یەکەم و دووەم و یان دەرچوونیان بەدەستاوە هەزاران جار پیرۆز بێ ئەوەی کە خوانە خواستە دەرنۆچۆ هیوادارین بۆ خولی دووەم بەشدار بێتەوە یاخود دەرسێکی هەڵگرتوێتەوە ئەمانە بە هەموو پێوەرەکانی سپاس گوزاریم بۆیان دەستخۆشیان لەکەین بەڵام سیر کە سێمێک نابینایە خوێنکارێکی بڵین چۆن خاون پێداویستی تایبەتە سێمی پلی سێمی بەدەسەنەوەکاتە ئەمەش ئەوان پێدەڵە خوێنکارە بێت شەقی پرۆسەکەیەوە خوێنکار ئەرکەکە لەسەر خۆیەتی کەواتە ئەمە ئەومان پێدەڵە ئەگەر خوێنکارێکی خۆی بێوێ کۆشش بکە خۆی هەوڵدا لە هەر ناوەندێکی خوێندن بێ لە هەر پەرودێکی قەزابێ ئەنجامیشی باش بەدەستێنێ شکە بۆ ئەو خزمە عفوم کە ئەو خزمەت گوزاری کە وزارتی پەرودە پێشکەشەکە لە ڕووی کوالیتی خوێندنەوە لە ڕووی پەرتوکەکانەوە لە ڕووی مامۆستاوە لە ڕووی دابینکردنەوە بە شێوەیەکی چۆنەڵی ئاسۆی بەسەر هەموو پەروەردە گشتەکان و پەروەردەی ناوەندەکان بڵاو دەبێتەوە بۆیە ئەمە ئاماژەی ئەوان پێدەکات کە خوێنکاریش لێرەوە ڕۆڵی تەواوی خۆی هەبوو بۆیە ئێمە پرۆسەکە بە سەرکەوتیی زۆر باشە بینین و ئومێدی جاکەین کە ئیشەڵڵا خولی دومیش بە هەمان شێوە ئەنجامێکی باشی هەبێ و ئەنجامێکم دا بەدەستەوە کە بەڕاستی هەمومان خۆشبەختین من ئەم شەو کە ئەنجامەکان ڕدەگەێنە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە دقیقە بە دقیقە متابعەمە کرد حەستمە کرد کە بەڕاستی بەراوردێکی عیلمی بەراوردێکی زانستی بکەم بە لە شوێنێک بۆ شوێنێک لە ناوەندیش خوێندن بۆ ناوەندیش خوێندن هەموو ئەو ئاماژەمان بە دەرەخا کە بەڕاستی خوێنکار لەمڕۆ بەدواوە هەرواش بووە و ئەبێ زیاتر گرنگی خۆی خودی خۆی بخاتە سەر ئەسوی خۆی و کارەکانی جێبەجێ خوێندکاران بە تایبەتی لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان خوێندکارانی بڵێ بەشە پیشەیەکانە ئیسلامەکان ئەو گلەیە ئەکەن لە سەرپەرشتیانان تەنانەت لە حکومەت تەنانەت لە ڕاگەاندنەکانیش ئەڵێن ئەو گرنگی کە ئەدرێت بە ئامادەی بەشی زانستی وێژەی و یەکەمەکان گرنگی بەیەمە نادرێت ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە من قەناعتم وایە ئەو دووبارەیەکەمەوە خزمەت گوزاری کە وزارەتی پەروەردە بەڕێوەتی گشتیەکان پەروەردەی قەزاکان یەکەکانی سەرپەرشتیکردن بە هەموو شێوەیەک لە ناوەندێک بۆ ناوەندی تر لە دابینکردنی پێداویستەکان چوونیەکە هیچ جیاوازێک ناکرێ حتا ئەگەر جیاوازێ بکەین لە بینی خوێندنی حکومی کەرتی گشتی و کەرتی تایبەتە ئێوەتە بۆمان دەرەکەوێ خوێنکارێک کە لێرەوە ڕێز و تەقدیرم هەیە دەستخۆشی لە کەس و کار لە مامۆستایان لە ستافی پەروەردەکەی لە هەمووی یەکەم خوێنکارێکی بەڕێز خوێنکارێکی عزیز خاوەن پێداویستی تایبەت لە ناوەندێکی حکومیایە پلەی سێم بەدەستدێنێ کەواتە ئەگەر ئەمەش بەراوردکەین خوێندنی گشتی بە خوێندنی کەرتی تایبەت کەواتە خوێندنی گشتی ئەنجامیشی زۆر باشی بەدەستێنەوە خوێندنی گشتی سەرڕای ئەو هەموو لۆدە عفوم کە خوێندنی گشتی کە کەرتی گشتی ینی کەرتی حکومیەکە کە ئەم هەموو لۆدەی لەسرە کە ئەم هەموو ژمارەی لەسرە واش ئەنجامەکان ئەنجامی باشن کەواتە ئەمە ئاماژیشی دڵخۆشکەرە کە توانراوە
هەنگاوی باش بندرێ ئەمە ئاماژەیەکە بۆی کە لەسەر ئەم پلان و ڕێچکەیە کاری لەسەر بکەین ئەنجامی باشترمان بۆ بەدەست دێ بۆیە بەڕاستی ئەم بەراوردە ناتوانین بە قوڵی بە زۆر بە چڕی باسی بکەین بەڵام هەموو ئاماژەکان ئەوە دەرەخن کە خوێنی کەرتی گشتیش ئەنجامیشی زۆر باشی هەیە ئەگەر باور بکەین بە خوێندنی کەرتی ئەو بۆچوونە هەڵەیەکە تا ئێسش ڕەنگە دایکان و باوکانیش نەکەر خوێندکارانە بۆچوونیان هەبوو بێت کە ئەگەر منداڵەکانیان لە خوێندنگەیەکی ناحکمی بێ ئەنجامێکی باشتر بەدەستێت جا ئێمە دایک و باوکانی گرتنی مامۆستای تایبەتیش مامۆستا دایک و باوکانی ئەزیز کەسوکاری عزیزەکانی ئێمە ئەوانە خۆیان ئازادن مناڵ لەکوێ بخوێننەوە مافێکی تاکو و کەسوکاری خوێنکارە بەڵام ئێمە ئەڵین بەراوردێک ئەگەر بکەین لەسەر ئەم هەموو ژمارە زۆرە ماشەڵڵا لەسەر ئەم هەموو لۆدا لەسەر ئەم هەموو قەرەباڵغیە ئەنجامی باش هاتووە کەواتە خۆشبەختین ئەبێ لەسەر ئەم پلانە باشتر بڕۆین ئەم پلانە گەشی چاتری پێ بدەین بە وردەکاری چاترەوە هەنگاو بنین بۆی بتوانین ئیشەڵڵا پشتیوان بەخوا لە هەموو قۆناغێک لە سەرکەوتنێ بۆ سەرکەوتنێکیکە لە ئەنجامیشی بەش بۆ ئەنجامیشی باشتر ئێمە کارەکانی خۆمان ئەنجام بدەین دروستە مادوونە بن مامۆستایگیان بێ لەسەر پلان و بەرنامە و ئامادەکاریەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتیەکان و سەرپەرشتیانە ئامادەکاریەکان چیتان کردووە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنی 2022-2023 سوپاس بۆ جەنابەتان دیارە هەموو ساڵێک کە پێش دەستپێکی ساڵی نوێی خوێندن پلانێک ئەبێ بەس بۆ ئەم ساڵی خوێندن کە دێ ساڵی 2022-2023 پشتیوان بەخوای گەورە کە لە ڕۆژی یەکی نۆ ڕۆژی مباشرەی مامۆستایانە پەیوەندی و مامۆستایان ئەوە تهدیدە بە تهدید ئەبێ ڕۆژی یەکی نۆ مامۆستایانی بەڕێز پەیوەندی بکەنەوە بە ناوەندەکانی خوێندنی خۆیانەوە و سەر لە بەیانی پەیوەندی خۆیان بنووسن دیارە ئەمە لە ڕۆژی 35 ئەنجومەنی وەزارەت کە بەڕاستی ئەوەش پلانێکی باشە و جێگەی دەستخۆشیە هەستان جێنابی وەزیر بە پلانێکی بۆ ساڵی خوێندنی 2022-2023 خستە ڕوو کە ئەویش بریتێ لە پلانی خوێندن لەگەڵ ساڵنامەی خوێندن پلانی خوێندن لەگەڵ ساڵنامەی خوێندن جۆرێک لە تەنزیمی کارەکان ئەکار ڕاستە لەوەیە لە هەندێک جار گرفتمان بۆ دروست ببێ لە هەندێک جار کاتەکان چکە خۆ دەزانی عادەتەن بە پێی یاساکانی وزارەتی پەروەردە و بەعام کاڵێ 36 واتە لەیەکی حوتەوە هەتاکو و 38 ئەم دوو مانگە جۆرێکە لە پشووی مامۆستایان بەڵام لەگەڵ ئەوەشە پلانەکە بە شێوەیەکی یەکسانی جێبەجێدان داڕژراوە بۆ دەستەی کارژێر و قوتابخانەکان بۆ وەرگرتنی خوێنکار بە چ میکانیزمێک بۆ ئەرکەکانی بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزاکان ئەرکەکانی یەکەکانی سەرپەرشتیکردنی پەروەردەی بۆی لەم فترێ ئامادەبایشیشی باش ببێ کە ئەڵێن ڕۆژی سیانزەی نۆ یەکەم ڕۆژی زەنگلێدانە کە لە ڕۆژی 24 حوتە ئەنجومەنی وەزارەت ئەو بڕیاری تەسبیت کرد کە ئەڵێ ڕۆژی سیانزەی نۆ یەکەم ڕۆژی زەنگلێدانە کەواتە لەم کاتی کە ئێمە دەستمان پێکردو ئەتوان بڵێم لە سەرەتای مانجی حوتەوە و هەتا ئیسەش و تا ئەگەیچنە ڕۆژی سیانزەی نۆ هەموو بە 5 فەرمانی وەزاری جاکراوەتەوە هاتە کاری لەسەر کراوە کاتی خۆی بۆ دانراوە ئەگەر بڵین لە ڕۆژی دوو فەرمان لە ڕۆژی 5 دەرچووە لە ڕۆژی حوتی 6 لە ڕۆژی هەشتی 6 و 9 6 ئەفم بکە ئەفم کە گەر پەیامەکە بگا 5 فەرمان دەرچووە ئەم فەرمانانە هەر یەکە تەحدیدی کارێکی کردو یعنی یەکێک لە فەرمانەکان ئەڵێ ئەبێ لە مناڵان بەم شێوەیە ئەم تەمەنانە وەرەگیرێن لە پۆلی یەکی بنەڕەدوە لەگەڵ باخچەی مناڵانە فەرمانێکیان ئەڵێ لەسەر بەڵێ بۆ ئەم ساڵی خوێندن بەڵێ فەرمانێکیان تەحدیدی کردو ئەڵێ لە ڕۆژی 26 هەتا 26 حوت مناڵ وەرەگیرێ بەڵام هەر لە ڕۆژی 24 حوتە ئەنجومەنی وەزیران بڕارەکەی درێژ کردەوە خستێت 4 هەشتەوە واتە لە 6 حوتەوە لە 26 6ەوە هەتا 26 حوت بوو بەڵام ئێستا بۆ بە 4 هەشت وەرگرتنی مناڵان ئەو مەسەرم هەر لەمان فەرمانە ئاماژەی بووداوە مناڵان لە ناوچە و جوگرافیای خۆی وەربژیرێ و ئەگەر خوێندنگایەک ژمارەکانی کەم بێ ئەتوانێت دەسەڵاتی داوە بە بەڕێوەبەرایەتی گشتی فۆرمێک دابشکات بە دەستخۆشیەوە بەڕێوەبەرەتی گشتی فۆرمێکی دابش کرد و ئەم فۆرمە لایەن بەڕێوەبەرەوە دابەشەکرێ ئەو مناڵانە کە دێن بە شێوەی جۆرێ لە تیر و پشتگانی ئەوە نامێنێ من عەفومکە مناڵەکەی من نەوەتی هێناوە ئەو ئیجەنابەت 6 من مافم هەبێ مناڵەکەم بنێرمە نەخێر هەمومان ئەوەی کە دەرچووە هەرچەندێکی هێناوە بەڵام
خوێندنگاکە پێویستی بە وەرگرتنی 20 خوێندکارە ئەکرێ ئەم فۆرمە دابشکە و ئەم چەند فۆرم هاتوۆتەوە دوایی تیر و پشکی پێ بکە کەواتە ئەمانە جۆرێک لە یەکسانی ئەدا بە وەرگرتنی خوێندکارە لەو ڕێژەیە زیاتر بێگە خوێندنگەکە پێویستی بە 20 خوێندکار بێ بەڵام ڕێژەی فۆرمەکان یا ڕێژەی خوێندکارەکان 50 یا 60 بیان زیاتر بێ یو کاتۆ خوێندکارانی ترچی گرفتانی کە ساڵانە دووبارە بێت بەڵێ هەموو خوێندکارێک کە لە پۆلی یەکی بنەڕەتی وەرەگیرێ لە ناوچەکەی خۆیان لە گەڕەکەی خۆیان لابد قوتابخانە هەیە کەواتە ئەمە مافەیەکی مناڵە مافێکی کە سوکاری مناڵە بچێتە ئەو ناوەندەی گەڕەکەەکەی خۆیەوە کە بۆی دەستنیشان کراوە بە مەرجێک لە دایبووی ساڵی 2016 بێ ئەمە لە پۆلی یەک وەرەگیریش گرفتێکینی باش ئەوانەی لە پۆلی 6 کە دەرەچن بۆ پۆلی حوت ئەمە بە ئینسیابێت بە مرکزیت یەکەکانی سەرپرشتیکردن بە هاوکاری بەڕەوتی پەروەردی قەزا شوێنەکانی بۆ دەستنیشان کردواتە خوێندکارێک لە قوتابخانەیەکی 1 بۆ 6 ئەچێتە قوتابخانەیەکی 7 بۆ 9 لە نزیکی خۆی بۆی کە لە شوێنی دانیشتنی خۆی بێ ئەوانی لە پۆلی نۆن کە دەرچوون ئەچنە پۆلی دە بە هەمان شێوە یەکەکانی سەرپرشتکردنی ئامادەی بە هاوکاری بەڕەوتی گشتی بەڕێوەبەرەتی پەروەردی قەزا دابەشیکردن کەواتە شوێنی هەموو خوێندکاری دەستنیشان کراوە هیچ خوێندکارێک نییە لە پۆلی 1 لە پۆلی حوت لە پۆلی دا کە وەکو باسم کرد کە یەکەم جارەچێ دەستنیشان نەکراوێت بەڵام جاری وە هەیە ئەو کەسوکارە ماڵی ئەگوازرێتەوە ئەڕوا من پێم وایە کە ماڵی ئەگوازێت ناوچەیە کۆچێتە ناوەندی شووی خوێندنەوە ئەو ئەتوانێت بە دوای هێنانی بەڵگەکان پشڕاستکردنەوەی کە دانیشتوی ئەو گەڕەکەی خوێندنگای وەرێگرێت بەڵام جاری وا هەیە کە سوکاری خوێندکارانی عزیزی خۆمان ئەڵێ من مناڵەکەم لە پۆلی 6 تەواو کردو ئەچێتە پۆلی حوت و نامەوێت لەم ناوەندی خوێندنە بخوێنێ ئەمەوێ بچێتە ناوەندیش خوێندنی تر بەڕاستی کە تۆ لێرە نایەوە بخوێنی ئەچێتە ناوەندیش خوێندنی تر ئەو ناوەندەش خۆی تەلەبەی خۆی هەیە ئەی چی کراوە بۆ مەسەلەیە ئەو ناوەندەی احتیمالە 50 تەلەبەی پێویست بێ بەڵام بە ئینسیابەت 30 تەلەبەی بۆ ناردرابێ چەندی کە وەرەگرێ 20 کە وەرەگرێ خۆی خۆشببختی ئەوەیە کە ئەم فۆرمە دابشکرێت بۆ 20 تەلەبە نەچێ 80 فۆرم دابشکە بەڵام کامەنە ئەو لەوێت بدابوانی کە دانیشتوی سنوورەکەن کە ماڵێن دێتە ئەوێ بەڵام لە حاڵەتێکە کە ئیسعابی 50 خوێندکارەکە ناوتێنە 60 خوێندکار وەرگێ هەندێک خوێندنگەشێ بەهۆی ناوبانگەوانێ لۆدێکی زیاتری اینجا خوێندنگامان نەما بە ناوی نمونەیەوە من دەستخۆشی لە هەموو بەڕێوەبەرە بە ڕێزەکانەکەم لە هەموو مامۆستا عەزیزەکانەکەم هیچ خوێندنگایەک نییە لە کەرتی گشتیش و کەرتی تایبەتیش تایتڵ و نازناوی خوێندنگای نمونەیە هەبێ ئێمە وەکو باسم بۆ کردی ئەڵم لەم تاقیکردنەوەیە ئاماژەی تەواومان پێدەدا سێەم لە بەشی وێژەیی لەسەر ئاستی هەرێم لە قەزایەکی پەروەردەی قەزایەکە و لە ناوەندێکەوە خاوەن پێداویستی تایبەتە کەواتە با ئێمە دیدمانوان نەبێ بڵین ئەم خوێندنگایە لە ڕووی ڕاستە بەلای ئێمە و بە دیدی ئێمە هەموو خوێندنگاکانی ئێمە خوێندنگای باشن هەموو مامۆستا عەزیزەکانی مامۆستا ئێمە باشن بەڵام احتیمالە لە ناوچەیەک بەهۆی مەسائلی بیناوە شێوەیەک بەڵام دەرکەوت وە سەرتا باسم بۆ کردی دەرکەوت کە خوێندنگاکان بە شێوەیەکی یەکسان کاری خۆیانەکەن بەڵام لە شێوازی ئەوەی وڵا ئێمە لە فڵان خوێندنگا ناوبانجی هەیە و فڵان نێتی نا خۆ هەمان پەرتوکە هەمان مامۆستایە بۆیە بە سوپاسە وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە وەزارەتی پەروەردە تایتڵی قوتابخانەی نمونی نەهێشتووە و ئێمەژە بێ هەم خۆمان وەکو مامۆستایان و هەم خوێندکارە عەزیزەکانمان و هەم کەسوکارە عەزیزەکانی خوێندکاران کە کەسوکاری ئێمن ئەوە بزانین بەڕاستی کە ئەگەر بێت و ئێمە دەعمی پشتیوانی مناڵەکانمان لە ڕووی معنەویەوە بکەین و مناڵەکانمان ئاراسیکی باش بۆ پەروەردە و بۆ خوێندنگاکە و مامۆسایانی عەزیز من پێم وایە ئەنجامیشی باشی بەدەستێنێت کەواتە چ داعیەکە چه پێویستیەکە من لە گەڕێکێکی زۆر دوورەوە مناڵەکەم برم بۆ گەڕێکی تر نەخێر چکە هەمان پەرتوکە هەمان مامۆسای هەمان سیستەمە هەمان بینایە لەبەرەوە بەڕاستی من لەگەڵ ئەو جۆرەدانی باشە مامۆستا حەیسە لەسەر دەستنیشانکردنی یەکەم ڕۆژی خوێندنی ساڵی تازە کە ئاماژت پێدا سیانزەی نۆ ڕەنگە گلەیەکی زۆر یاخود ناڕزایەکی زۆر لە لای خوێندکاران و لە لای کەسوکاریشان دروست بوو بێت لەسەر دەستنیشانکردنی ڕۆژەکە بڵێن سیانزەی نۆ ئێشتا گەرمانی گەرمە بەرزە و بە تایبەت بۆ ئەم چەند ساڵش کە وشکە ساڵیە و گۆڕانکاریەکانی کەشەوە کاریگەری زۆر دەرکەوتووە هیچ ئەگەرێک هەیە گۆڕانکاری بەسەر ئەو ڕۆژەدا بێت بچێتە دواتر بچێتە یەکیدا جا ئەمەی بازم بۆ کردی لە ڕۆژی 35 کە وەزارەتی پەروەردە ئەم دوو پلانی خستە ڕوو بۆ بەڕێوەتی گشتیەکان و ئەوشدا بەزی بۆ پەروەردەکان و ڕاو بۆ چوون گۆڕدرایەوە
وەکو باسم بۆ کردی هەم بە پلان بوو هەم بە ساڵنامە بوو ئەوەی کە جەناب دەفەرمی دەستپێکی زەنگەکە واتە ساڵنامەی لە بەشی ساڵنامەی خوێندنە هەیە خاتون ئێمە بەس پێی سیستەمی قوتابخانە بنەڕەتی و ئامادەیەکانی کە ساڵی 2009 پەسند کراوە کە هەش دەواازەیە کە بۆ بنەڕەتەکان 64 مادەیە بۆ ئامادەیەکان هەفتا و 2 مادەیە تقریبن و یاسایەکی پەروەردەیشمانەیە کە لە ساڵی 1992 دانراوە و ئیسەش یاسایەکمانەیە کە لە 1990 مادە پێکاتوە کۆ ئیسا هێشتا ئەو یاسایە نەکەوتۆتە جێبەجێکردنەوە ئقراری ئەنجومنی وەزارەتی لەسەر کراوە بەڵام دیار لە پەرلەمانە ئەمانە هەر هەمووی ئەومان پێدەڵێ کە خوێندن لە وڵاتی ئێمە بۆ بە دوو وەرز ینی بوو بە دوو کۆرس بوو بە دو کۆرس ئەم کۆرسانە هەر یەکێ لەم کۆرسانە مالایەقل نزیکی 90 ئەوەندە ڕۆژەی خوێندنە ینی کەواتە بە دوو وەرزەکە ئەبێ ئێمە 180 ڕۆژی فعلی تقریبن لە ناوەندەکانی خوێندنا ببینینەوە بەدەر لە پشۆکانمان ئەوە ئەم 180 یاخود ئەم 90 ڕۆژە بۆ وەرزێک دابەشی کە بە سەروانەکانەوە دابەشی کە بەسەر سەعاتەکانە چونکە خۆ دەزانی دنیای سەردەمی ئەمڕۆ دنیای پێشکەوتنی جیهان وای لە هات تەخەسوسەکە زیاتر وردەبێتەوە مثل جاران یانگوت فڵان دکتۆری بەڕێز تەخەسوسی بەڵین بۆ نمونە لە چاودا هەیە ئێستا لە ناو ئەوەیە کە تەخەسوسی لە بینایی و ئەوەیە لە ناو بیناییشە چەند بەشش کە دروست بووەوە کەواتە خوێندنیش بە هەمان شێوە کە تۆ ئەڵی ئەمەندە ڕۆژە ئەخوێنم و ئەمەندەوانم هەیە بێ دابەشێکی بەسەر چەند سەعاتەکانە و سەعاتەکانیش تۆزێت تەقاریبی بکەیەوە لەگەڵ بەشەکان وحداتەکانی خوێندنە بۆی تۆ بتوانی ئەم بەشەیان ئەم وحدەیە لەوەندەی کاتی کە بەرنامت پێداناوە بگەیت بۆ نمونە لە ساڵنامەی خوێندنی ئەم ساڵی ئێمەدا کە لە سیانزەی نۆ پشتیوان بەخوای گەورە دەست پێ دەکەین عفو دێمە سەر ئەوەی کە کاتی ئەوەی بڵێن گەرمە و مەسەرن فێنەکەرەکانی ئەوانە هەمووی ڕاستە باسەکرێ بەڵام با زیاتر ڕوونیکەمەوە کە لە تۆ لە سیانزەی نۆ دەست پێ دەکەی لە ڕۆژی 25 دوانزە پشتیوان بەخوای گەورە کۆرسی یەکەم تەواو بوو کەواتە مانگی دە مانگی 11 و تقریبا مانگی 25 ڕۆژی و لێرش لەگەل لە سیانزە دەست پێ بکەی حەڤە ڕۆژت هەیە باشە ئەمە دابەشەکەی بەسەر ئەو بابەت و کۆرسی کە خۆت هاتە منهەجە تۆ ئەگەر ئەمە بەریە 15دا یەکیدا ئێبێک بەرنمەکەت لێت ێگەچێ ئەمە یەک دوو ئێمە با زیاتر وردەکاری لێ بکەین ئەگەر ڕۆژی سیانزەی کە ئەوەت سابت کراوە تاوان گۆڕانکاری تیانە سیانزەی نۆ پشتیوان بەخوای گەورە زەنگی خوێندن لێ دەدرێت ئەو ڕۆژە ڕۆژی سێشەمەیە چیمان لە بەردەمایە چوارشەم و پێنجشەممان لە بەردەمایە جومعەش ینی ئۆتۆماتیکی لە حەڤەی مانگ من پێم وایە خوێندکار لە ناو پۆلە وانەی خۆی خوێندنەوە خوێندووە و ڕۆژی سیانزەی مانگ کە زەنگ لێ دەدرێ پۆلەکان جاکراوەتەوە چێ سادێ مەسەرەوە بێ هەموو هۆبەکان جاکرابێتەوە خوێندن وەرگیرابێ خوێندکار وەرگیرابێ خوێندکار لە ئیپەروەردە تەجیل کرابێ و سەرپرشارانی بەڕێز لە کوێ گرفتێکە بوو بێ بە هاوکاری دەستەی قوتابخانەکان یاداشیان داوێ پەروەردە و ئەوەی جێبەجێکردن نەبێنێتەوە پەروەردەی قەزاکان ئەبێت جێبەجێکەن ئەوەندەی لە توانادا هەیە بەڵام لەوەیە احتیمالە لە حاڵتێکە لە ڕووی مەسەلی میلاکاتەوە بە تایبەتی لە یەک بۆ شەشەکانی ناو شارەکان جە چ لە سلێمانی بێ چ لە هەولێر بێت چ لە دووهۆک بێت تەزەخومێکەیە لەوانەیە ئەوە نەتوانێت 100% بە نیزامی 2009ەکە جێبەجێ بکرێ بەڵام بێ هەنگاوی بنی بۆی جێبەجێ بکەیت ئەفم کە کەواتە ئەم کاتە کە ئەڵێن سیانزەی نۆ دراسە لەسەر ئەوە ئەکرێ ئێمە لە عێراقا کە شارەکانی وەسەط و جنوب لە تقریبا لە یەکی دا دەست پێکە ئێخۆ ئێمە ئەگەر لە سیانزەی مانگە دەست پێکەی وەکو باسم بۆ کردێک یەکەم ڕۆژی زەنگەوە ڕۆژیشان جارێن بە تایبەت بۆ پۆلی یەکەکان کە دێن هەموو من لێرە داوا دەکەم داوا لە دەستەی کارژێڕە بەڕێزەکانی قوتابخانەکان دەکەم کە ئەو سێ ڕۆژە هەر بیکەن بە سێ ڕۆژی ئیستیقبالی خوێندکار سێ ڕۆژی پێشوازی لە خوێندکار سێ ڕۆژی ئاهەنگگێڕان و ئاشناکردنی خوێندکارانی پۆلی یەکەم بە ناوەندەک بە بەشەکانی قوتابخانە حتا ئەمانە چێ بەڕاستی خۆی خوێندکاری لە پۆلیەکە دێت یەکەم ساڵی ئەبێ ئەمەش بکەین پشتیوان بەخوا هیچ نەبێ هەفتەی پێشوازیمان هەبێ ئەگەر نتوانین هەفتەکەش بکەین سێ ڕۆژی پێشوازیمان هەبێ بتوانین و هەروەها بەنیسە پۆلی حوتیشەوە شەشەوە کاتچێتە حوت جۆرێکە لە تازەگەری لە نۆوە قۆناغی تاواکرۆچێتە پۆلی دە جۆرێکە لە تازەکەری بۆیە ئەمانە بە قەنەعەتی ئێمە کاتیی گونجاوە و نەوعەنما ئەگەر لە ڕاستە هەندێک لە قوتابخانەکانی ئێمە قەرەباڵغن بەداخەوە ئێمە هەمیشە من لە دیمانەی چاوپێکەوتنەکانە لە هەموو شوێنەکان وتومە گەورەترین کێشە لە ناو وەزارەتی پەروەردە کەمی بینا و ژمارەی خوێندکارە لە ناوەندەکانی مرکزی سانتەری شارەکانە
زۆری خوێنکار زۆری ژماری قوتابی خوێنکار و کەمی بینا جاری وهەیە ئەمە یەکێکە لە کێشەکان بەڵام ئەمارێک لە مامۆستا هەوێست بۆ ئەم ساڵی خوێندن چەند بینای نوێ کراوەتەوە بینای نوێ بە تەحدید چکەوە ئیشی بیناسازیە بەڵام و زانیاری من هەمبێ هەنگاوی باش لەو بینایانە نراوە کە جزئیاتیان ماوە بۆی تەواوکردنی و ئیش کراوە لەسەر ئەوەی کە هەندێک لە ناوەندەکان پۆلی زیادیان بۆ بکرێتەوە دیارە ئەو ئامارەت تا بە تەحدید لە لای بیناسازی بەڕێوەتی پەروەردەی قەزاکان هەیە و بە پشتیوانی لە بیناسازی بەڕێوەتی گشتی پەروەردەکان و بە پشتیوانی و دارایی وەزارەتی پەروەردە دیارە ئەمە بەڵام خاتون ئەفونکە ئەمە بەڕاستی من هەمیشە وتومە وەزارەتی پەروەردە کە هەوڵی باشی داوە ئێساش دەبێت هەوڵی چاکتر بدا بۆی هەمیشە ساڵانە بینای خوێندن دروست بکرێت لێ بەڕاستی کەسافەی سوکانی سوپاس بۆخوا لە زیادبووندایە خەرەباڵغی شارەکان لە برەوی قەڵەباڵغیدایە لەبەرەوە من دەکرێت تۆ گەڕەچێکت هەیە ئەگەر بە ئەم گەڕەکەی کە ئێسات لی دانیشتووی بەراوردی ئاوارەکان بەڵێ بەڕێوە ئەجا بەدەر لەوەشکە لەبەرەوە بەڕاستی ئەم بە قەنەعەتی ئەمە پلانی ئەم ساڵ پلانێکی باشە و هیچ لێرەوە ئەڵین پێویست بە دڵە ڕاوچە ناکە بڵین وڵای ئەو ساڵ ئەو کاتە گەرمە باشە ئێمە ئەگەر بێت و ئێستا بڵین سیانزەینەوە ئەفمکە بڵین سیانزەینەوە زۆر گەرمە ئەو کاتا ببین بۆ مانجی ئەم ساڵ لە 26 شش تاقینەکانی وەزاری دەست پێ کرد هەتا ڕۆژی 28 بڵێ ئەفمکە هەر ئەمە بە بخین بەراوردیش بکەین لە 26 شش ئەم ساڵ خوێندنی تاقینەکانی پۆلی 12 دەست پێ کردو لە ڕۆژی 28 ئەخیر ڕۆژی ئیمتحانی پیشەوی ئیسلامەکان بووە ئەین تقریبان مانجێک و دوو ڕۆژی خایان دووە هەر هەفتەی دوو ڕۆژ بووە ئێخۆ ئەمە پێداویستی فێنکەرەوە هەرە بوو بەڵام ئایا گەرم بوویان گەرم نەبوو جێوێکی یەکجا کەواتەیە مە ناچارین بۆ جێبەجێکردنی پلانەکە بۆ تاواکردنی پرۆگرامەکانی خۆمان هەنگاو بنین چکەگەر هەر بڵین وڵا لە مانگی نوێ زۆر گەرمە و لە مانگی 5 گەرمە ێ بەڕاستی و کاتە ئامانجەکە نایەتە دی بۆیە من ئەوەی ئەنجومەن خۆ ئەندامی ئەنجومەنی وەزارەت نیم بەڵام ئەندامانی ئەنجومەنی وەزارەت لە وەزارەت بەڕاستی من پێم وایە شتێکی باشیان کردووە و ئەشکرێ عەفوم کە لەوەیە هەندێک گرفتمان بێتە ڕێ کاڵێ 26 حەوت تا 26 6 تا 26 حەوت خوێنکار وەرگیرەیە کە درێژ کراوەتەوە تا 4 هەشت ئەمە من پێم وایە جۆرێکە لە هاوکاری بۆیە کەس و کارە خوێنکارانی ئێمە ڕێز و تەقدیرمان هەیە دەبێت لەم کاتەیە بچن ناوی خوێنکارانی خۆیان تۆمار بکەن بە تایبەتی پۆلی یەک ناکرێت لە مانجییا بێ بڵم ناوەکەم وەرنەگیراوە بابەتێکی تر کە پێم خۆشە ئاماژەی پێبین باست لە پلان و بەرنامەکانتان کە بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بۆ وەرگرتنی خوێندکاران بەڵام تایبەت بە گواستنەوەی مامۆستایان چ پلانێکتان هەیە ڕەنگە مامۆستای وا هەبێت چەندین ساڵ بێت لە دەرەوەی شار وانە بڵێتەوانەوە ماوەی خۆی تاوا کردو بێ بگەڕێتەوە بۆ نەو شار پلانەکان چۆنە بێ میکانیزمەکان چۆنە بێ ئایا دەتوانن بگەڕێنەوە ئەوەندەی بناگدارمە بێت دووشت یەکەم گواستنەوەکان 3 ساڵیشە بڕیاردراوە کە لە پەروەردەی قەزاواتە خۆیەتیەکان جێبەجێ بکەن و ئیشراف ئێستا یەکەکانی سەرپەرشتیکردن ئەرچیان بۆ بە چۆنەڵی ئەرچی چاودێری و بە دوواداچوون و هەڵسەنگاندن و جێبەجێکردنی پرۆژەی بنیاتنانی تواناکان بەڵام ئەو زانێری لای من هەیە دیارە ئەویش فۆرم هەبووە تەقدیم کراوە کاتی خۆی بەدەستنیشان کراوە ئەوەی کە ویستێتی لە هەر قەزایەک بە فۆرمی خۆی وەرگرتووە دیارە دوو جۆر گواستنەوە هەیە دوو جۆر گواستنەوەی چەند گواستنەوەی ناوخۆیەواتە پەروەردەی قەزا لە ناوخۆیە بۆ نموناگەر پەروەردەی ڕۆژئاوا بە نمونە وەرگرین ئەو مامۆستایانی لە ناو پەروەردەی ڕۆژئاوا چ لە ناو شار لە قوتابخانەی بۆ قوتابخانەیە گەچن یاخود چ لە ناو شار ئەڕۆنە دەرەوەی شار و یاخود چ ئەو قوتاب مامۆسایانی کە لە دەرەوەی شار لە ناو چوارچەوەی پەروەردەی ڕۆژئاوا دێنە ناو شار یاخود ئەو قوتاب مامۆسایانی کە هەر لە سنووری پەروەردەی ڕۆژئاوا لە دەرەوە بۆ دەرەوە ئەچن ئەمانە ئەگەر بەراوردیشان بکەین ئەو مامۆسایی کە لە ناو شار ئەڕاتە دەرەوە هیچ گرفتێکی نیە بۆ چکە من ناو شار میلاکمان زۆرە و لە دەرەوە میلاکەمەوە پێم وایە هەموو کاراسانیشی بۆ کراوە ئەو مامۆسایانی کەوا لە ناو شار بۆ ناو شار لە قوتابخانەی بۆ قوتابخانەیەکەچن ئەوە ئەبێ بزانین ئەو شوێنی کە ئەڕوا شاغیر نەبێ ئەو شوێنی کە ئەچێ پێویستی پێی بێ ئەمە یەک ئەوەی کە لە دەرەوەی شار دێتە ناو شار دیارە بێ خاڵ و خزمەتی خۆی بە پێی مەسائلی قەراری 1934 جێبەجێ کردبێ ئەمە جۆرێکە لە گواستنەوەکان گواستنەوەی تر هەیە کە لە پەروەردەی قەزاوە ئەچێ بۆ پەروەردەیشی قەزا ئەوەش دیارە ئەو پەروەردە قەزایانەوە وەکو باسم کرد سیستەمی خۆیان هەیە ناوەکان بە پێی ئەو خاڵ و خزمەتە ئەنێرن بۆ بەڕەوتی گشتی بەڕوتی گشتی لەوێ لیجانێکی تایبەتی خۆی هەیە ئەم دابەشی ئەم مامۆستای ئەکاتەوە بۆ ئەو پەروەردەی کە داوای کردووە و بە پێی ئەو خزمەتی کە هەیەی جوگرافی
حقیقی بۆ دەستنیشانەکە ینی بۆ نمونە ئەگەر مامۆستایەک لە پەروەردەی شارە زوور شارباژیەڕەوە شارە ژوورەوە سەی سادەقەوە بێتە بۆ ناو شار داوای ڕۆژهەڵات کا داوای ڕۆژ ئاوا بکە بۆ نمونە دەچێتە بەڕوتی گشتی ینی مەلەفاتەکەی دەچێتە بەڕوتی گشتی بەڕوتی گشتی لەسەر ئەو خاڵ و خزمەتی کە هەیە دەستنیشانی شوێنی بۆکە ئایا خاڵەکانی مامۆستاکە بە کورتیش ئاماژەی پێبێ خاڵەکانەوەی چەند ساڵ خزمەتی هەیە و ئەو شوێنی کە لی بۆ چۆنە شوێنێکی نائیەوانە دوورە دەستە یان دوورە یان نیمچە دوورە یان نزیکە ئەمانە هەمووی خاڵی خۆیان لەسرە و مەسائیلی شەهادە و هەروەها خێزانداری و هەروەها کەسوکاری شەیدانی سەربەرزی گەلەکەمان ئەمانە من پێم وایە ئەبن بە کۆمەڵێک خاڵ و لەلای ئەم هینە جێبەجێ دەکرێت بەڵام کە دێتە بەڕوتی گشتی بە پێی خاڵەکان ئەگەر مستحق بێت لە ناو شار بۆ نووسێت ناوشانی ئەڵێ بۆ فڵان پەرودە ئەگەر خاڵەکەی کەم بێ ئەنووسێت دەوروبەر ئەگەر خاڵەکەی کەمتر بێ ئەنووسێت دەرەوەی شار لەبەرەوە ئەم مەسەلەی گرفتی مامۆستا و گواستنەوەکان لایەزال هەیە بۆ چکە تەعینات کەمە و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بە پاڵپشی وەزارەتی پەروەردەکە هەرچییان کردبێ ئەمساڵ جۆرێک لە دامەزراندن اینجا ئەگەر حتا ئەگەر بە گرێبەسیش بە تایبەتی بۆوانە بێژەکان شێوانە بێژە عزیزەکانی ئێمە زۆر ئەرچان لەسرە و بەڕاستی زۆرمان و زۆر هەوڵیشان من تەسەورەکەم وەزاری پەروەردە پلانی هەبێ بۆ ئەم مەسەلەیە بەڵام لەوەرێ پابند بێ بە مەسەلە دارایەکەی حکوومەتەوە خۆ دەزانی مەسەلەی تعینکردن حکوومەتێکە بەڕوتی گشتی نایکە بەڕوتی گشتی پەروەردەکان نایکەن و پەروەردەی قەزا نایکە یەکەکانی سەرپەرچین معنی نین بەمە بەس ئێمە داواکارین پشتیوان بەخوای گەورەڵین ئەمە بکرێ باشە ئەمە کاریشی بکرێت چکە بۆ وانە بێژان بەڕاستی ڕۆڵی باشیان هەیە ڕۆڵی گەشیان هەیە توانراوە بەڕاستیش ساڵانیش زۆرە لە 2013 تا ئێستا تعینات نییە بۆیە من ئومێد دەکەم کە حکوومەتیش دەواازەیەک بۆ بەڕێزانە بکاتەوە پشتیوان بەخوای گەورە بەزەگەر بۆکو معلومە لام بێ بکرێ نەکرێ منەوە لای من نیە بەس ئێمە ئەوە دەڵین داواکارین و پشتیوانیش ئەەکەین بۆ بەڕاستی چکە بوونی کۆمەڵە گەنج خوێنی گەرم هێزی گەرم زانستی تەواو هاتووەتە پێشەوە من پێم وایە ئەمە ئەتوانێم جۆرێک لە میلاکاتی قوتابخانەکان بۆ پڕکات تازە عفومکە تازە ئەو مامۆستا بەڕێزانی کە خزمەتیی زۆر ئێکجار زۆریان هەیە هاتون ناو مرکزی شارەوە 30 ساڵ خزمەتی 32 ساڵ خزمەتی 38 ساڵ خزمەتی احتیمالە 24 بە شەوانشی بەرنەکەوێت کە بەپێی سیستەمی قوتابخانە بەڕێکەکان ئەو مامۆستانی کە تەقاوتە بن بڵێ خانەنشینە بن کێ چێتە جێگەیان ئەجا ئەو خانشینانە لەگەڵ هیوای سەربەرزیمان تەندروستی باشمان بۆ ئەو بەڕێزان چکەوانە خزمەتی زۆریان کردوانە مامۆستای عزیزی ئێمن خۆشەویست و براو خوشی ئێمن بەڵام دیارە ئەمانە کە خانشین بێ لە ناوەندەکانە بە تایبەتی ناو شار لەوەی پێویست ناکات جێگەی بگرێەوە چکە ژمارەی مامۆستا زۆرە لە ناو مرکزی شار زۆرە بە پێی سیستەمی قوتابخانە بنەرتوکە مامۆستایەک عفوم کە خات با پەیامەکە خۆی بگە مامۆستایەک لە پێنجێنەوە بۆ نمونە 12 ساڵ خزمەتی هەیە 15 ساڵ خزمەتی هەیە نەقلی سلێمانی دەبێت ئێتۆ لە پێنجێنەوەی بێ لە بازیان داینی بەپێ هیچ یاسایەکەوت پێناڵێ چه خزمەتی خۆی تاواکر بێتە ناوشایکە دەچە ناوشار جارێ فەیزە زیادە چکێت 24 بە شەوانی بەرناکەوێت بگرە هەشتشی بەرناکەوێت بۆیە ئەم ڕێخستنی میلاکە من پێم وایە بە ساڵێک و 2 ساڵ ناکرێت ناو مرکزی شارەکانە بەس بە پلانێکی تۆکمە کە ئێستا هەوڵ درراوە من پێم وایە بەردەوام بین لەسەری جۆرێ لە تەوازن و یەکسانی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە شەوانی بەڕاستی ئەوەش گرفتە تۆ لە ناو شاری سلێمانی مامۆسایەک دە بە شەوانی هەبێ بەڵام مامۆسایەک لە دەریشەوە بێ و 24 بە شەوانەشی هەبێ ئەگەر مامۆستایەک لە دەروی شار بێ بێتانە و سنتەری شار و ئەو خوێندنگەی کە مەبەستێتی بۆی بچێ پێویستیان بە مامۆستاکە بێت بەڵام لە ئەو خوێندنگەی کە بەجێ ئەهێڵێن بەدیلی نەبێت یەکێ لە مەرجەکان بەدیلەکە بچێتە شوێنی بەڕاستی من کە من پشتیوانی لەو بڕیارەکەم بۆ چکە ناکرێت تۆ شوێنێ چۆڵ بکەی و خوێنکارە عزیزەکە کەس نەبێ وانەی پێ بڵێتەوە نا ئەبێ بچکە کاڵی گواستنەوە خاتوو من مافم هەیە پاش 3 ساڵ لە دامەزراندنم یان 4 ساڵ لە دامەزراندنم مافم هەیە داوای گواستنەوە بکەم بەس ئەم مافە ئەوە نییە کە 100% بۆم جێبەجێ بکری بۆ چکە پێویستی وانە پێویستی بە شەوانە ئەبێ یەکێک بێت لە مەرجەکان تۆ کە ئەگەر مامۆستایەک دێتەوە ناو شاری سلێمانی ئەگەر وانە نەبێ بێڵێتەوە چی بکەی ناچاری لەبەر ئەوە بۆیە ئەڵێم ئەگەر بێت و پشتیوان بەخوای گەورە جۆرێک لە هاوکاری تەواوی وانە بێژان بکرێ من پێم وایە کۆمەڵی مامۆستاکە ئەوەی لە دەرەوەن کە داوای بەدیلەکەن ئەو گرفتیان بۆ چارەسەر باشە مامۆستا حەوێست لە کۆتاییدا و زۆر بە کورتی ئەگەر ئاماژێ بە خولی شیاندن بدەیت ئەو خولە چیە خولی شیاندنمان هەیە بۆ ئەو مامۆستا بەڕێز بەڵ دەم خۆش خولی شیاندنمان هەیە بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە خولی شیاندن یانی چی یعنی بۆ ئەو مامۆستا عەزیزانەی کە دەرچووی کۆلێجی پەروەردە
کۆلیجی بنیات کۆلیجی بنەڕەت یاخود پەیمانگای وەرزش و هونەر نین یعنی بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە کاتی خۆی خوێندکار بوون ڕێگاکانی وانەوتنیان نەخوێندووە و شێوازی ڕاهێنان تەطبیقیان ئەنجام نەداوە و زانستی دەروونزانیان نەخوێندووە یاخود بە شێوەیەکی پشڕ ئەمانە شمولی خولی شاندنەکەن ئێستا خوێندبێتی ئەخوێ هیچ کێشەیەشی نیە بۆ نمونە ئێستا حالێن خولی شاندنمان هەیە لەم یەک ئەم هەفتیان پێم وایە دەست پێەکە ئینشاڵڵا ئەو بەڕێزانەی کە دەرچووی کۆلێجی پەروەردەن بنەڕەتن بنیاتن ئەگەر ناویشان هەبێ ئەچناڵێن ئێمە ناومان هەیە و دو هێنانی مستەمسەک ئەو خولەکە نبینێ بۆ چی ئەو خولی خۆی بینیوە لە کاتی خوێندنە بەڵام ئەگەر یەکێک دەرچووی کۆلێجی زمان بێ مەسەن لغات بێ و ئینگلیزی بێ ناوی نەبێن ئەمە خۆ هەر مامۆستایە تەعینیش بووە بەڵام بێ خولیشان نەکردنێ بۆ چکە کۆلێجی زمان کاتی خۆی کە خوێندکار بووە ڕێگاکانی وانەوتنەوە یاخود زانستی دەروونزانی ئەگەر خوێندیش بێش کەمی خوێندووە یاخود کە تەخەڕوجی کردووە تطبیق 45 ڕۆژەکە مطابق نەبووە تا ڕاهێنەر نەبوو بۆیە ئەم خولی شاندنە یەکێکە لەو مەرجانەی کە ئەوان ئەو کەسانی کە دەرچووی بەشە پەروەردەیەکان نین یاخود کۆلیجەکانی پەروەردەنین ئەبێ مەرجە ئەو خولیشانە ببین ئەو کاتە تەسبیتی وەزیفەیان بۆ دەکرێت بۆیە ئەم خولا ئەو بەڕێزانی کە ناوێن هەیە من لێرە داوا دەکەم لە هەر شوێن و لە هەر پەروەردەیەکە سەردانی پەیمانگای مەشق و ڕاهێنان بکە ئەو دوا بردننی بەڵگەکان لەوێ پیان ئەڵێن تۆ بەڵێ ئەبێ بمێنیەوە لەبەر ئەوەی شمولی بە خولەکە و بەڵام تۆ دەرچووی بەشێک لە بەشە پەروەردەکانی نامێنەوە کۆتا قسە عفوم بکە ئەگەر کاتم هەبێ ئێمە پرۆژێکمان هەیە خاتم لەسەر بنیاتنانی تواناکان ئێمە پار ئەنجاممان داوە پار لەسەر تاسەری هەرێمی کوردستان پرۆژەی بنیاتنانی تواناکانمان ئەنجام داوە و ئەم پرۆژەی بنیاتنانی تواناکان لەسەر سێ تەوەرە ئیشی کردوس جاری تیش پێم وایە لە دیمانە تەلەڤیزیۆنەکانی ترە باسم کردووە کە لیژنەکانی پەرەپێدانی قوتابخانەیە کە هاوڕێی ڕخنەگرە و لیژنەی هەڵسەنگانی دەرەشیە ئێستا بە تەمای ئەوەین ئیشاڵا دەرەنجامیشی ئەوەشمان بۆ بێتەر بزین ئایا چیمان کردووە لەم کارێ و سەرکەوتنەکان لەکوێیە و عواقبەکان ڕێگرەکان لەکوێیە و چی بکەین بۆی کە ئێمەی سەرپرشتیاران بتوانین ئەو شوێنانی عواقبە ینی ئاستەنگن نیان هێڵین لەکوێ بڕۆینە پێشەوە و ئەوانەی کە سەرکەوتمان بەدەستنەوە کاری سەرکەوتنی لەسەر بکەین چکە من پێم وایە جۆرێک لە پرۆژەکە باشە و ئەبێ کاری لەسەکەین بەس عواقبیشی هەیە و ئیشەڵا لە ئایندەیشی نزیکە چۆنەڵی وەرکشۆپ بێ پەنێڵ بێ ڕوونیەکەینەوە کە ئەمە چاچەکانە ئەمەش خوانەخواستە ئاستەنگەکانە ئاستەنگانیش بەرەو چاچی بێت وەرکشۆپ و پانێڵ و ئەگە بەرنامەیەکی تری هاوشێوەش بێت ئەوەش هەر لە خزمەتانە زۆر سپاس مامۆستا حەوێز ماندوومان کردی سپاس بۆ مامۆستا حەوێز محەممەد کە بەڕێزیان سەرپەرشتیار یەکەمی پەروەردەی ڕۆژئاوان لە سلێمانی بەڵێ زۆر سپاس مامۆستاگەن بەڵێ عزیزان ئەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە تایبەتە بە بڕگەی دەنگ و ڕنگ اینجا تایبەتە بە کۆڵانە کۆنەکانی خانەقین چەندی منێکی کۆڵانە کۆنەکان دەبینین و دەگەڕین وڵاتان.
بە یارمەتی هاوکارانم تەواوی وەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی لا پرۆگرامێکی نوێدا پێتانەگەینەوە کاتێکی خۆش هەینیەکی خۆش خۆتان لەگەڵ